بینەر و بیسەرین کوردستان 24 ئەفدەمەوە باش هیڤیادەمێن خۆش و سەلامەت بوات خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دێن هاتی نەفدیدارەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەڵکەکە دیش بەرنامەی کوردی پێداچوونێک ئت هەلکەفتاندا چونکە ژیانا مرۆڤان ئەڤرازی و نشیوی و خۆشی و نەخۆشی هەنە خۆشیا و نەخۆشیان جی هەلکەفتێن تایبەت بخۆ هەنە سروشتیە مرۆڤی بوونێن خۆش و نەخۆش هەبن ئت ناوە ژیانێدا بەڵام نەیا سروشتیە دەما مرۆڤ کەویتە ئەت ناوبوونێن نەخۆشدا ئەو نەخۆشیە بۆ مرۆڤی دروست کەت و دیسان دەما مرۆڤ کەویتە بوونێن خۆشیێژیدا وێ خۆشیێژی جارێک دن بکەتە نەخۆشی ئت ناوە ژیانە خودا لەورا زۆر بەش مە خەریکە بگەهینە وێ باوەڕێ کۆ پێتڤە پێداچوونێک بێتەکردن ئت ناوە هەلکەفت و مناسباتاندا کە بچ شێواز سەردەری ئەتگەلوان هەلکەفتانە بهێتە ئەنجامدان ئەف باسە دەبیتە تەوەرە خەلەکە بەرنامەی بە کوردی دگەل زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق زۆر بەخێر بێ مامۆستایشە مامۆستاوەکەمە ئامۆژە پێدای سروشتی ژیانی هەروەسایە خوشی هەیە و نەخۆشی و ئەڤرازی و سەرنشیوی هەیە مرۆڤ ڕۆبەڕووی وان هەمین تشتانت بیتن بەلێ ئەو نەیا سروشتیە دەما مرۆڤ کەویتە ناو خۆشیێدا خۆشیێژی جارێک دن بکەتە نەخۆشی لەوڕە مدوێتن ئەم بزانین بۆچی پێداچوون پێویستە ئت ناوە وان هەلکەفتاندا بتایبەت هیندێک جار هەلکەفتێن ئاینی پتر تێدا بەحثکردن ڕاستە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان هەڵکەفتن و کوچۆنەڵێ بۆنەکان لە ژیانی ئێمەدا جیاوازن جۆرا و جۆرن بەڵام کۆمەڵگە کە لێیان دەبیستین و ئێمە لە نێو خەڵکدا دەژین سێر دەکەین تەماشا دەکەین دەبینین خەڵکەکە خۆی داوای پێداچوونەوە دەکا بە چۆنیەتی بە ڕێوەچوونی ئەم بۆنانە لەبەرچی لەبەر چەند هۆکارێک یەکێکیان ئەوەیە کە لە ڕاستیدا ینی تێگەیشتنی خەڵک لەگەڵ ڕوودا و لەگەڵ تێپەڕبوونی کاتدا تێگەشتنیان گۆڕاوە بە جۆرێک لە جۆرەکان اینجا بەرەو باشی بەرەو خراپی هەر کەس بە جۆرێک لە جۆرەکان لە هەندێک حاڵەتیشدا دەبینی پەیدابوونی هۆکاری تەکنۆلۆژیا و هۆکاری گەیاندن و گواستنەوەی نوێ ئەوش بۆتە هۆکارێکە کاریگەری و باندۆری هەیە بەسەرچی بەسەر ئەوەی کەوا جۆرێک لە پێداچوونەوە مراجعە لە بۆنەکانماندا بکەین لایەکی تریشەوە لە ڕاستیدا قیمەتی وەقت یعنی کات ئێستاکە بە جۆرێکی ترە خەڵک وەزیفەی هەیە و چۆن ئەڵێ بواری ئەوەی نییە وەکو جارانی زوو کە بتوانێت کارەکەی بەجێ بێڵێ لەبەر ئەو بۆنە کۆمەڵایەتیانە بۆیە زۆر جار گلەی و گازان دەدێتە سەر کەواتە ئێمە نمونەیەک وەرگرین یەکێ لە بۆنە کۆمەڵایەتەکان کەوا ینی وەکو چۆن ئەڵێ پێداچوونەوەی پێویستە بە بەردەوامی و چاککردن و چاککردن چونکە بوونی هەیە مەسئلەی تەعزیە کە پێ دەڵێن پرسە کە پێ دەڵێن بەهی ئەمە بە جۆرێک لە جۆرەکان خەڵک خۆی تێگەیشتووە کە پرسە و بەهی و تەعزیە مەسئلەیەکی شەرعی نەبووە قەدیم یعنی بەم شێوازە نەبووە بڵێ چەند ڕۆژ بێ و چۆن بێ و ئەوە بێ عورفێکی ئیجتیماعیە یعنی عادەتێکی کۆمەڵایەتی بووە بۆچی لەبەرەوە عادەتێکی کۆمەڵایەتی بووە هەر گەلێک لە سەردەمی خۆیدا لە سەردەمی پێغەمبەر جوودی خوای لەسەر خەڵکدا نەنیشتووە 3 ڕۆژ و 4 ڕۆژ لە شوێنێک و تەعزیە ئەوان وایە نەکردووە ئەنی ئەساسەکە ئەوە بووە کە ئەو مردووە بە جوانی بشاردرێتەوە و لەگەڵی بچی بۆ گۆڕستان و بۆ قەبرستان مەفهومی عەقیدە ئیسلامی دێشێن بێژین ئەوە بیدعەیەکە هاتیەکە من ناتوانم ئەوە بێتە فتووە بەس ئەزانم هەموو ئەنی لە زانایانمان بیستووە و خوێندومانەتەوە کە ئەمە لە سەردەمی پێغەمبەر درودی خوای لەسەر دانیشتن بۆ پرسە نەبووە بەڵام لەگەڵی بچی بۆ قەبرستان و بۆ ناشتنی و جوان بەڕێکردنی ئەمە هەبووە ئەمە ئەوە بە واجب زانراوە قەینا ئێستا کە ئەوە بوو کە هەیە ئەبێ بڵێ عورفی کۆمەڵایەتی بەچی دەزانی عورفی کۆمەڵایەتی ئەگەر دین بواە نەهاتە گۆڕین مادەم دێتە گۆڕین و ئەگۆڕێ دیارە عورفە بەچی سەردەمانێک تەعزیە و بەهی و پرسە شێوەزێکی 7 ڕۆژ بوو لەوانێ دوای وای لێ هات بوو بە 3 ڕۆژ بەیانی و ئێوارە دوای بوو بە 3 ڕۆژ بەس ئێواران دوای بوو بە 2 ڕۆژ بەس ئێواران لە هەندێک پارێزگا ئێستا بۆ بە 1 ڕۆژ بەس ئێواران ئەمە معنای چییە؟ ئەمە خۆی پێمان دەڵێ کەواتە مەسئلەی پرسە پرسێکی کۆمەڵایەتیە مادام پرسێکی کۆمەڵایەتیە ئەبێت چەند شتێکی لێ چۆنەڵێ مراجعەیەکی ئەوێ چونکە خەڵک ئەڵێ ژیانم هەر بە دوای پرسەوە من ڕاکەم ئەڵێ هەر لەو پرسێ بۆ ئەویتر لەویتر بۆ ئەویتر لەویتر بۆ ئەویتر اینجا لە ڕێگا خەڵک دامەکە لە ڕێگا خەڵک وەفاتەکە تووشی حادیسەی چۆنەڵێ هاتوچۆ و ڕووداوی هاتوچۆ دەبێ ئەمە یەکێتی زانایانش کاتی خۆی فتوای ئەمەشیاندا گوتیان لە نێوان شارەکاندا ئەکرێ ئینسان نەچێت بۆ ئەو پرسانە لە ڕێگەی کورتەنامەیەکە و لە ڕێگەی تەلەفۆن و مۆبایل و قسەی لەگەڵا بکا و جوانتریش لەوەی کە ئەو هەموو ڕێگەیە بڕوە ئەو فتوایە شەبوو مەبەستم چی بوو مەبەستم ئەوەیە جۆمان لێ دەبێ دەشزانین خەڵک
ماندووە بەدەستی ئەم حاڵەتەوە کەواتە مراجعەکە لە چوەکرێ یەکەمیان ئەوەیە کە بەڕاستی ئەمە لە فەلسەفی مردنی شتێ بگەین یعنی خەڵک چۆن ئەڵێ کاتێک کە کەسێکی لێ ئەمرێ هەموو جارە سەری دنیای لێ دێتەوە یاک شیوەندەکە لە خۆی دەدات و یعنی هەیە لەگەڵ مردووەکە دەڕوا و هەیە خۆی فرێداتە ناو قبرەکە و من لە جێگەی ئەودادەن و ئەویتر واز ناهێنێ و ئەویتر دەڵێ نایەڵم بینێژن و یعنی ئەم حاڵەتانە مەبەستاتە بووی چەندێت زەوریتن کە ئەم مرنێ دیاردەکە سروشتی تەماشە بکەین هەروایە لەبەرچی لەبەرەوە من قسەیەک دەڵێم ئێستا ئەلان من و تۆ قسێ تێدا دەکەین 7 ملیار و 500 میلیۆن ئینسان لەسەر ڕووی ئەرزە من دڵنیاتەکەم بۆ شکیتیانە 200 ساڵی تر کەسی نەماوە ئێمانەی کە نەماوە ئەمانەی وایە و کوور دەڵێ گەردنیا بمایە بۆ پێغەمبەر دەمە کە هەمومان دەزانین دنیا مردنە بەس ئیستیعدادی نەفسیش گرنگە کە بزانین ئەم ئینسانە فڕێ نادرێتە گۆڕێکەوە و ئینسانێکمان لێ مردووە یعنی ئەبێ بیرکەینەوە وەکو خوددا ژیانی بەخشی مردنیش هەیە بەڵام مردن کۆتایی ژیان نییە مردن نەقلبوونی ئینسانە بۆ ژیانێکی ئەبدی و هەتا هەتایی یعنی مەبەستم وەکو ئەوەی خوددا باسی کردووە الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا فێر بین یعنی من سێری ئەو بیانیانە ئەەکەم وقارێکی هەیە یعنی کە کەسێکیان لێ دەمرێ ئەجنەبیەکان سەمتێک بێدەنگیەکی پڕ لە وقار و احترام دەوەستن بۆ ئەو مردووە کاتێک کە دەیبەن بۆ سەر قەبران بێدەنگیە لە دەنگی قەشەکە زیاتر کەس قسە ناکە لای ئێمە شیوەنێک و ئەو خاکە نازوو ئەو بێڵ و ئەو جاری و ئەو هەرایەک و ئەوی تر و ئەڵێ ئەوایە ئەو لێڵە وەڵا ڕووی لە قیبلە نیە و ئەڵێ قبرەکەی تەواو نییە و ئەوڵێ نوێژەکە تەواو نەبوو یعنی وەزعێکە وقار احترام ڕێز بۆ ئەم بۆنەیە جاری هەر لەسەر قەبرانەوە نییە هەر لەگەڵ مامەڵەکردن لەگەڵی دانیە بۆیە قەدیم گوتوانە ئەوەی کە توانای بینینی ئەو مەشهدەی نییە پیا و بێیاژن بێ بێبەنە سەر قەبران ینی حاڵەتێ دروستە بێ ئەمە جاری وایە ینی ئەبینین ینی ئەمە پێمان دەڵێ لە ڕاستیدا جاری ئەمە هەر لە مەسئلەی چۆنیەتی وەرگرتنی هەواڵی مردنی کەسێکەوە نازانی دوو پەلەپەلکردن و زوو بردننی ئەزانی ئێستا زۆر کەسەیە ئەڵێ نازانم مردوەکەیان چۆن لێم برد و چۆن بە پەلە ناشتیان و هەندێکی ئەڵێ بردیانە شارێکی تر ئەڵێ من خۆم لەم شارە دانیشتومە ئەڵێ ئێساکە من خەفەتە خۆم ئەڵێ چێ بردی نازانی چێ ینی خاوەنی مردوجاری وە ئەگەر لە مردوەکە نییە یەکێکڵێ کاکە بیبەنە فلانە شۆن خۆی خەڵکی فلان شۆنە یەکاکە خۆتۆ لە جاتی ئەو ینی مەبەستم ئەوەیە ئێمە لە حاڵەتی مردنە ئەو خەڵکە هەمووی سەری لێشێوێ هەمووی ئەبێ بە چۆخە هەمووی قسە ئەکە هەمووی ئەبێ بە مەلا لەسەر قەبران ئەوڵێ ئاوا بینێژە ئەوڵێ بەردەکەی وادانی ئەوڵێ وای بۆ بکە بینی ینی ئەمە هەمووی چیمان پێ دەڵێ پێمان دەڵێ مەسئلەی تێگەیشتن لە مردنیش وەکو تێگەشتن لە حیات پێویستی بێت بە تێگەشتێکی جوانتر و هێمنترە کە تێ بگەین ئێمە چۆن خەڵکێک ئەچێ بۆ سەفەر ئەڵێ ئەچێ بۆ سەفەرێکی خۆش کاکە خەڵک بۆ لای خوددا دەگەڕێتەوە واتقوا يوما ترجعون فيه إلى الله تۆ خۆ بۆ شوێنێک نەناردووە بۆ شوێن ناردوو ئەم ئینسانە دەچێتەوە شوێنی حەقی خۆی ئەو باسێکە ناتوانم لەوە زیاتری پێ بڵێم بەڵام کەواتە دوجار تەعزیە چییە؟ تەعزیە لە زمانی عەرەبی بیکەی بە کوردی یعنی تەسلیە یعنی دڵدانەوە یعنی دڵدانەوە کەواتە ئەم کەسی خاوەن مردووە چێ دەتوانێت دڵی بداتەوە ئێمە جارێکی تر لەوێشەوە بارقورسێکمان بۆ دروستکرە بەچی دەزانین خۆمە قسەی من نییە بەوەی کە گوتم لە حوت شەوە حوت ڕۆژەوە هێنایانە سێشەوە سێ ڕۆژەوە هێنایانەوە سێ دوو هێنانەوە بۆ یەک ئێستا خەڵک ئەوە یەکەکەش نەمێنێ مانای چییە؟ مانای وایە پرسە تەعزیە لە دڵدانەوە دەرچووە ئێستاکە قورئان خوێن ئەوە $100 دەوێ بڕۆ بۆ جادە و بانەکان هەمووی ئەگرن میوانداریان بەرفرە خێمە ئەهێنن ئیسرافێکی زۆر تەلەفۆن کە بۆ قەساب ئەوەندە گۆشتمانەوە تەلەفۆن کە بۆ بازار ئەوەندە غازمانەوە تەلەفۆن کە بۆ فلان ئەوە هەیە ئەڵێ ئللا بێ فلانە کەس قورئانەکەی بخوێنە دەنگی خۆشە ئەڵێ کاکە ئەو لە تەعزیەیەکی ترە وانە ئەڵێ من ئەوەندە دەدەمێت تۆ وەرە یا ئەڵێ تۆزە تەعجیلی دەکەم ئەمڕۆ تەعزیەدانانم من دوو ڕۆژی تر دایدەنێم بۆ ئەوەی ئەو قاری ئەبێتەوە یعنی ئەمانە هەمووی شروع بکردنەوە بۆ دیاردی مامۆستاڤی ڕەنگەی کە توت بێژی ئەف چەندە تێتەکردن بۆ تەسهیلکردن و ئاسانکردنە وەکو بێژن نەبیتە بارقورسی بۆ خدانێ مری بەلێ ئاخفتن هەیە سەبارەت بێ چەندێت بێژن ئەوە پیلان ڕێژیە تێتەکردن خەڵک ئەلدینێ خو دیر بکەویتن نا یعنی تەعزیە ئەسڵەکەی ئەوەیە خۆ ئەگە تۆ بە سونەت تەماشا بکەی هەر ئەمە بوو کەوتمان تەشیع یعنی ناشتنی مردوو ئەوەیە گرنگە ڕێزی لێ بگیرێ و ببرێت و بە جوانی بنێژرێت و بەو شێوازە جا ئەگە بچیتەوە سەر وەکو کوتم حاڵەتە فقهیەکە لە حاڵەتە فقهیەکەیە دوو ڕێی هەیە ڕێیەکی ئەڵێ پرسە هەر نییە ڕێیەکی شەیە ئەڵێ ببێ بەس چاکیکەن ئەو تا ئێمە لەگەڵ کامین ئێستاکە ئەڵێن ئەبێ
هەیە بە چاکردنی ئەوێ یعنی ناکرێ بەسەلەن ئەم وەزعی ئێستاکە کە ئەم قسەی من دەیکەم قسەی نێو خەڵکە یعنی ئەبێ بە هەمومان بیری لێ بکەینەوە چونکە چەند قسەی تێدا دەکرێت و چەند شێوازی قسەی تێدا دەکرێت ئێستا خەڵک دەڵێ مردن ئاسانە تعزیەکەی گرانە بە پارەیەکی زۆر مەسرەفێکی زۆر ماندووبوونێکی زۆر گەلک جۆراخستنێک هێت بژن ئەگەر ئەو مەسرەفۆڵ تەعزیەوی هاتیەکردن وی مریەکەی هات بکن ڕەنگە نەمر بە بەڵێ زۆر جار ئەو مەسرەفەی کە بووەکەن دەڵێن لە ژیانیدا پێویستی بە شتێکی زۆر کەم بوو بۆیان نەکرد اینجا ئەوە تعزیە ژنان بەجیا اینجا جادەگرتن اینجا هەڵدانی خێمە اینجا هەندی عادات و کەلتوری خەڵکی ترێ هاتوۆتە ناو کوردستانەوە یعنی ڕاستە خۆی لەوێدا خەڵک یەکتر دەبینێ و بۆنەیەکی کۆمەڵایەتیە بەڵام ئێمە خۆ دەتوانین لە بۆنەی خۆشە یەکتر ببینین بۆ تەنها لە تعزیە و لە پرسە و بەهێدا مەسەلەن بین یەکتر ببینین مەبەستم ئەوە بوو کۆمەڵگەی ئێمە تێبگا لەوەی کە ئەمڕۆ وەسائلی تریش هەیە ئەگەر ئاسانکاری و دڵدانەوەی کەسەکە ینی ئێمە بێت چی بکەین ئەو کەسێک کە کەسێکی لێ مردووە هەمومان دەبێت لە خزمەتی بین دەبێت ئاسانکاری بۆ بکەین دەبێت ژیانی سوک و ئاسان و خۆش بکەین ئەبێ بار قورسی نەخەینە سەری تۆ لە هەموو خاوەن تەعزیەک بپرسە بڵێ وەزعت چۆن خۆش دەبێ بە چه حاڵەت خۆی پێت دەڵێ کەواتە قسەکەی ئێمە بۆ چییە قسەکەی ئێمە بۆ ئەوە نییە بڵێن نەبێ هەیە عرفێکی کۆمەڵایەتیە بەس وەکو هەیە ئەم مەسرەفە زۆرە نەبێ ئەو بێن و ئەو بەرە و ئەوەندە پارە و ئەویتر ئەوەندە خواردن و ئەوەندە خەڵکە دێ و ئەمێننەوە و ئەو ماڵە وێرانە بێ لە ئەنجامی ئەمەدا ینی خەڵک ئەبێ ئەمە ڕاستکاتەوە کەواتە دوجار ئێمە هەموو ئەمەمان لە پێناوی چییە لە پێناوی بارسووکی خاوەنی تەعزیەکەیە لە هەر خاوەن تەعزیە بپرسی بارسووکەکەی چۆن دەبێ پێت دەڵێ وەڵای ئەوەندە باشە و ئاها باشە و بەم شێوەیە بەم شێوە بەڵێ ئەگەر وەک قەنەعەت مامۆستان ببیژین مە باوەڕ ڕۆژە قیامەتی هەیە دەبێت ئەم وەسا تێبگەهین کۆ مرن مەرحەلەکە ئەنتیقالیە قۆناغێکی بۆ قۆناغێکا دیتر ئەری بۆچی مادەم ئەوە قەنەعەتە مەبیتن ئەم هەندە مرنێت داغبار بین ئەگەر بشی پشتی ڤۆکس پۆپا بەرچاوی ئاخفتنی بدەیت دێ سوپاسدار بین بینەرن بەڕێز دێچینە ناو شارین کوردستانێدا و پرسیار هاتی ئاراستەکردن بۆ بینەرن بەڕێز شارین کوردستانê ئەرێ توی ڕازی البوونە و هەلکەفتێن هێنە ئەنجامدان tiştekî kirêt vêgavê minê dîtî navbeya hindek kes dê bîsîh mirova dene dîvxo mobaylê dê ên yanî behî jî tu lê hatîn êdî mirov şerm dike biçite navbeya yanî behî jî bo hindek kesayet bûyne reklam ka behiya kê pitir mirov hatin û mobaylê wan yanî behî ne cê tiştekî hindiye behî tu çî dilê xudanê xweşke yanî biçî dev بس vêgavê ez bînim newasa yanî ew jî bûye modêlek û tiştek caran teziyê şayî hemûî li usulekî zor ciwan û rêk û pêka hiç tecawuzatê nekira îse eçî bo şayî rû naye seber carê îse piyawa her nezanî çi bikî یا بویا ایگی بگ مثلا تو نه تازیام اجنه متازیاتا جبلی وی چنده هر کسی که بهی و چید بیتن مثلا باکو بارگرانیای که دلیتن شلای مادی و اول جار شلای ریو برنامه و از خود بینم مثلا تشتاقی جان باش سه روش و باید روش که باهی بار سویگی که باش چی بود سر ملیت خدانا شلای گیتر و گم بین شاهیا اوج با بارگرانی بید گلج مثلا او آریشد ما چی بمگنجا مثلا نبونا مثلا زواجت کردن مثلا چون مادی انگل اپیچیده کابرا مردو لی مردو چنگا خلق دارش خوارد نخواد چی پاره سر بکا با پرسکا ببلاش رواد هنگامی شر با عیشتن مدنوا جواک کردی ده حتان که یعنی خودگرایی تا گرایی منی نه همی کمگرایی یعنی دوید وی قالب جواک دا تو رفتار بکی و هل سکوتت خودگل جواک بکی دوید تا که آزاد بیتن دیف حز و نیازت خو اوان بونید کمالاتی درست بکد یان بجدار بیته دان بجدار نبیته دان نبیته گره که درونی بو تا که اگر اگ نه تا تازیا کسی دی اوجید بیت نچته تازیایی آن دم چیزی فرانگه که اوسا سر دیری بیاد کردن که على اساس از هات متناوتی بودا تاجی اگر یعنی نابجن بیگ بو زاوا بو بیگی اگر دل یک شوانا نبیتن چید بیتن او مالا همین اچ نداوت
دەستێن وەت خۆش بۆ بەشداریەوە و ئاخفتنێت وە جوان و جێ خوددابوون هەر بژین ساخ و سەلامت بن. مامۆستای هێژادا بزڤڕینە سەر تەوەرێ خۆ و بەحساوی چەندی بکەین ئەف بوونێن تێنە گێران بۆ نمونە وەک شاهی یانکو وەک تەعزیە چەندین بوونێن دیێت کۆمەڵاتی کە تێن ئەنجامدان ئەرێ بگۆڕەی قەنەعەتە جەنابێتە چەند پێتڤیە گرنگە پێداچوون تێدا بهێتەکردن. بەڵێ بڕوانە بۆنەیەکی ترکەوە بە ڕێزانیش ئاماژەیان بۆی کرد مەسلەی داوەت و شایی و خۆشیە. بەێ ینی ئەویش خەڵک ئێستا هەستەکات بارگرانیەکی زۆرە. ینی وای لێ هاتووە دەبێ بترسین لەوەی دەرەنجام و باندۆر و تەسیری خراپی هەبێ. ینی گەنج ناوێرێ ئێستا پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدە. بۆ چونکە وەکو ئەوەی لێ دێ ینی مەسرەفێکی یەکجار زۆری دەکەوێتە سەر خۆی ئیشی نییە کاری نییە ینی گەنجی ئێستاکە بارودۆخی ئابووری خراپە کاتێک کە دەیەوێ پرۆسی هاوسەرگیری و هاوژینی ئەنجام بدە مەسرفێکی یەکجار زۆرە یعنی جاران ئاسانتر بوو پرۆسەکە بۆیە باشتر دەچوو بەڕێوە ئێستا تەماشاکە ینی ئەو ماڵە دەیانەوە بچنە داخوازی کچی ئەو ماڵە ینی جارێ وەفدێک دروستەکان کە ئەنەهوو شەڕە چۆن لە پرسە و بەهێ و تەعزیەکە ئەو جەماعەت دێن و لاگززیان پێەیە ئەو جەماعەتە ئاوها و دەبێت جەماعەتی ئەو لاش بەو شێوازە بێن اینجا من دیومە لە تەعزیە و بەهێ و ئەوانە ینی ماڵی ینی ئەو کەسێک وفاتی کردووە هەندێک خزمی ژنەکە دێن هەندێک خزمی پیاوەکە دێن ئەوان لەو بەردانیشن ئەوانش لەو بەردانیشن کە یەکێک دێت هەر کەس خزمی خۆی دەباتە لای خۆی ئەمە مردنە باسی مردنەکەین ئێمە ئێستەکەی وەختی ئەم فەخر و ئەم بابەتانەیە لە شاییش وایە لە شایی کە دەچی بۆ داواکردن ئەو دەڵێ فلان وەرە ئەو دەڵێ فلان وەرە ئەو دەڵێ ئەوان وەزیریان هێناوە بێ ئەمەش وەزیرە بێنین ئەو دەڵێ ئەو ئاغای هێناوە دەبێ ئێمەش ئاغایە بێنین ئەو دەڵێ سیارەکانی ئەوان ئاوایە سیارەکانی ئێمەش وابێ ئەمە ئەڵێ دەچن بۆ شەڕ ئەمە چییە عەرزی عەزەڵاتە و خۆپیشاندان ئەمە چون جارێ بۆ داواکردن بوونە بوونین کۆمەڵاتینە ما نەمافی کۆمەڵگەیە بۆ خوددا پڕژیت کەیفەخۆ اینجا ئەلێرە باشە با بە کەیفی خۆی بێ ئێستا وای کردووە ئێستا وەکەوەی تۆت ئێستا کەیفی خۆیەتی بەس ئەم کەیفی خۆیە ئەم ئەنجامی لێکەوتۆتەوە کە گەنجی ئێمە آخر گەنجی ئێمە بە کوڕ و کچەوە ناتوانن هاوژینی بکەن بەم وەزعا لە چۆ ئەمەی پێ ئەکرێ ئێوە ڕێکەکەی ئەو ماڵی کچەکە دەوڵەمەنە یا کوڕەکە دەوڵەمەنە ئەمی تر هەژارە ئێ باشە هەردووکیان بە یەک رازین ئەم بچێ قەرز بکە تۆزانی خەڵکی ئەچێ پارە دە بە کرێکار لە وەرە لە تەعزیەکەمان بۆستا نەفەرمان کەمە ئێ خەڵک بۆ شایی جوای لێ تێ خەڵک بەرێ ئەمە جارێ بەس چوون داوایان کرد ئەو جا تۆ وەرە مارەی لە بەرچاوی خەڵگە مارەیەکی دەبێ ئەوەن دەبێ کاکە ئەوە تا خۆ نووسراوە لە عێراقا یەکێک مارەیەکی ملیارێ دینارە ئێ ملیارێ دینار ئەکا یعنی ملیۆنێ دۆلار نزیکەی ئاخر ئەمە چۆن ئەمە بگەنجی تر چۆن ئەتوانێت هاوژینی بکە گەشتی ئاوها ببینێ ئەو جاوەرە مەسەنەن ئێستا زیاد لە حەفلەیەکان ئەڵێ ئەمڕۆ هی داواکردنە ئەمڕۆ خەنەبەندانە ئەم ڕۆژەی تر هیچ بەجلی کوردیە ئەم ڕۆژەی تر بەجلێکی دیە ئەم ڕۆژەی تر مارە بڕینە ئەو ڕۆژەی تر گواستنەوەیە ئەوی تر هەفتە ئەمە هەر تەواو نابێ بۆنەکان لە هەموو بۆنەیەکیشا خەڵک بانگەکەن ئەو خەڵکەش دەبێت لەسەر گیرفانی خۆی مەسرف بکە آخر ئەو خەڵک و خزم و کەس و کارەشمان دووەی بەدەست ئەم حاڵەت ئەم تکارین بژین ئەگەر کەسێکی پێچێبووی بیتن بڵاوی چەندی هەر هەمیە بکات بەڵام بڵ هەموو کەس چاف لێ نەکات ئەوە ڕاستە کورد دەڵێ بەقەت بەڕەکەی خۆت پێڕاکێشە بەس خزم و کەس و کار و دەور و بەرەکەت هەژارن جاری وایە ئەوان چی بکەن لە هەموو جارکە چی چەندێت ئەمە زۆر خراپە ئەو جا مەسەلەن دەچنە قاعە هەندێک دەڵێ نایەمە قاعە هەندێک دەڵێ دەچم وانە اینجا لەوێ وێنە دەگرن اینجا وێنە بڵاو دەبێتەوە اینجا خەڵک پێی ناخۆشە دەڵێ بۆ ڕسمی منت گرتووە مامۆستاش کە بانگێکن ئەوش گرفتیان هەیە من دەزانم ینی مامۆستایانی ئاینی دەڵێ ئێمە بانگەکەن ئەڵێن دوای پشتی عەسر لە دوای عەسر مامۆستاوەرە مارە بڕینمان هەیە من خۆشم لە هەندێکی ئاوا ینی میوان بوو مەدانیشتومە ئێمە مامۆستاڵێ کاکەوا بانگی مەغریبە منە بێ بچمەوە بۆ مەغریب ئەوە ئێستا بۆ مارە نابڕین ئەڵێن مامۆستا بووکەکە لە ساڵۆنە ئەڵێ من چاوەڕێی بووکەم یا بێ بووک چاوەڕێی من بکە وانە ئێستا هەندێک لە مامۆستای ئاینی بڕیارەنداوە لێمە ناین بۆ مارە بڕین چونکە دەڵێ جارە ژوورەکان هەمووی گیراوە ئێ دەبێ بە ئەچن بەنهێنیشەوە مارە بڕینەوەژی پرسەکە دیکەیە ئەگەر ژن المحکەمەی بهێتە ماڕەکردن چ پێویستی مامۆستای ئاینی نانا یعنی ئەمە باشە ینی ئەوەش بڕیارێکی باشە ئێستاکە بستم ئەوە تەواوکەم ینی مامۆستای ئاینی دەڵێ کە دەچین بۆ ماڵێک جارێ ئەڵێ دەبێ مامۆستای ئاینی چاوەڕێی بووک بکە لە ساڵۆن بێتەوە دەبێ ئەچی بکە نهاتۆتەوە ئەبێ ئەو چاوەڕێ بکە دووەم ئەڵێ کە دەچین ژوورەکان هەمووی شایی و هەڵپەرکەیە و گیراوە دەڵێن مامۆستا ئەو دوو شاید بێنین و بچین مارەکە ببڕین لەو غورفە نییە دەڵێ دەمان بنە ژێر قادرما دەمان بنە شوێنی زۆر تەسک و ناخۆش ینی هیچ نەماوە شوێن لەبەرەوە زۆر لە مامۆستای ئاینی ئەڵێ لە دوای ئەوەی لە محکەمە ئەو قسەیەکی باشە دەبێت لە سەرەتا لە محکەمە مارەی ببڕێ وەکو
خۆی ڕەنگە ئەوەی محکەمەش هەر شەرعیە بەس ئیدی ئەمەیتر حەزەکە وەکو دڵنیاییەک وەکو عورفێکی کۆمەڵایەتی قەیچێکە بەس مەبەستم ئەوە بوو ئێستا یەکێتی زانایان لە بیری ئەوەدایە کە جاری وایە هەموو مامۆستایەکیش نابێ بۆ مارە بڕین کە مامۆستا باشەکان ناچن ئێستا زۆربیان ئەڵێن ناین ئەمە وەزعەکە ناگونجێ بۆی وەکو یەکێ لە بەشداربانیش گوتی وتی ڕوون نایە بچمە ئەو نەوعە حاڵەتە هەر گەنجێک لەو لاوە دێنن ئەڵێن ئەمە مارەکەی ببڕێ ئێدەی ئەوەش سێرەکەن زۆر نازانێ مە زۆر جاجۆمان لێ بووە یعنی لە هیچ علمی پێ نییە جاری وایە گەنجی وایان هێناوە نازانی ینی هەروەها قسەی کردووە و قسەیەکی زۆر زانستی و علمی شەرعی نەبووە بۆیە ئێستەیەکێتی زانایان لە بیری ئەوەن بەدیلی محکەمە ناها لە بیری ئەوەن کە مەزوونی شەرعی بێتەوە ئارا یعنی چۆن یعنی چەند مامۆستایەکی تایبەتی زانا بە مارە بڕی ڕوخسەت پێدرا و بێتەوە سەر ئەم حاڵەتە اینجا ئەمە هەمووی بەم شێوازە اینجا سێری کە تۆ ئەو دعوەتەکە ئەویش دعوەتەکە لە شایی و لە داوەتەکانە چی دروستە بێ لە خۆشیە شەڕەتەقە ئێتۆ باشە ئەزانی دوو عائلە دوژمنی یەکن ئەویشی بان کردو ئەویشی بان کردو هەردووک لەوێ یەک دەبینن وڵا لە قاعدە سلاحیان پێ کورد هەمووی سلاحی پێ دەبێت بە شەڕەتەقە ئەمە کەی شاییە مەسەلەن بەم شێوازانە ئەو عائلەیە لەگەڵ ئەو عائلەی تر قسە ناکە بەم شێوازێ دێ کەواتە ئەوە عیبە لەبەر خاتری خەڵک چی دەڵێ پێمان شایەکەمان چۆن دەبێ ئەبێ ئاوهابێ ئەبێ وابێ هەمووی بۆ خەڵک و بۆ ئەم بابەتانەیە هیچی لە پێناوی ئەوە نییە کەەوە ئاسانکاریە بکرێ دوو گەنج یارمەتی بدرێ پێم سەرەوە بە ئەمە چۆن چارەسەرەکرێ یعنی بەپەلا یەکەم حکوومەت لە ڕێی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە پرۆسی خێزان مەسلەی هاوسەرگیری هاوژینی ئاسان بکە قەرزی ئاسان بدا بەم گەنجانە اینجا کوڕکچەکان لە ڕێگەی چەند ڕێکخراوە نزیکەی 5,000 ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنیمانەیە هەندێکی تایبەتە بە خێزان با خەڵک ڕابێنن بڵێن کاکە شەرم مەکەن عیب نییە نەبوونی عیب نییە فەقیری عیب نییە با ئێمەش وەکو خەڵک بە ئەڵلقەیەک رازی بین با ئێمەش بە بەمارەیەکی کەم رازی بین بڵێن پێغەمبەر درودی خوای لەسەر وای فەرمووە فەرموویەتی بەرەکەتدارترین هاوژینی کامەیە کەەوە ئاسانکاری تێدا بێ ئەوجا لە هەمان کاتیشدا زۆر گرنگە کە سوود لە ئەزمموی خەڵک وەرگین بۆ گەنجی ئێمە لە ئەوروپا هاوسەرگیری زۆر بە ئاسانی دەکا چونکە کچی ئەوروپی داوای ئەوە ناکە داوای ئەمە ناکە کوێتەکان وایان بەسەر هات کوێتەکان سێریان کرد ئەخر خەڵکەڵە لە درامای تورکی خراپە هەر ئەوە نییە درامای خەلیجیش لەو خراپترە درامای خەلیجی تەماشا کە ماڵی گەورە کەس دڵی خۆش نییە هەموو شتێکیان هەیە بەس نازانن بە یەکەوە بژین پارەیان زۆرە بەس نازانن بە یەکەوە بژین لەبەرەوە ئەبینی ئەم حاڵەتە ینی کوێتەکانیش کە بینیان هەموو زێڕی زۆریان دەوێ پارەی زۆریان دەوێ مارەی زۆریان دەوێت چیان کرد چون لە ئەوروپاژن بێن ئەو مشتەمەعەکە تێک دەچێت کەواتە خاڵێکی تر جورئەت یعنی هەندێک کوڕکچ جورئەتی ئەوە بکەن مبادرە و دەست پێش خەری بکەن تا خەڵک چاوێن لێ بکە شتی ئاسان بکەن جورئەتیان نەبێت ئێستا ئەو گەنجانی کە قسەیان بۆکەم هەندێکیان وەرزشوانن تێگەن ڕامۆس کاپتنی یانەی ڕیال مەدریدە پێشی 2 مانگ لە ئێستا لە 15 حوزەیران پرۆسی هاوسەرگیری کرد وانە وتی یەکەم شت ئەوە هەمووتان ئەبێ زوو بێن ئەوانەی داوەتی کردبوون دێن ئێوە دووەم کاتێک کە ئێوە دێن کەستان نابێ مۆبایل بێنن ئەو هەموو خەڵکە گەورەی داوەت کردووە کەسی گەورە مۆبایلێکمان لە ماڵەوە داناوە چێ پێویستی پێ بوو لێەوە تەلەفۆن کا بۆ ئەو کەسی ئێوێ مۆبایل نابێ بێنن نابێ ڕسمی شایی ئێمە بگرن مافی ئەوەتان نییە ئێوە من مستەویری خۆمانێ ڕسم دەگرین ئێوە نابێ مۆبایل بێنن دەبێت لە کاتی خۆتان نابێن پیاوەکان کە دێن خێزانەکانتان کە لەگەڵ خۆتانە دەیهێنن نابێت دڵی بووکە ناخۆشکن بووکی من دەڵێ ڕامۆز دەڵێ خێزانی من ئەوەی کە دەیهێنم جلەکەی سپی و سوورە ئێوەش کە دێن پیاوەکان خێزانەکانتان پێیان بڵێ کەسیان جلی وەکو جلی بووک نەبێ بۆی منافەسی بووک نەکەن بە جلو بەرگەکەی دەبینی 9 ساڵ ڕامۆس لەگەڵ ڕۆناالدۆ یاری دەکات لە یەک تیپ لە ڕیال مەدرید ڕۆناالدۆی داوەت نەکردو ئەڵێ حەزم لێ نییە بێ بۆ شایی من کەواتە تۆ خۆت جورئەت کە وەکو ئەوە نمونەیە کە گەنجەکان تێگەن کە من چیاڵێ کەواتە ئەبێت ئەم گۆڕانکاریە بکەین ئەجدا شایی و داوەتکردن بەم شێوازە دەستێت خوش بۆ بڕست دەمێ بێن ڤەدانێکی هاتی بینەرن بەڕێز و دەهینە جواتەوەین هێشا فەرمون بەلێ بینێن بەڕێز دووبارە سڵافوە بن بەردەوامین بوو پتر درێژە پێدان سەر تەوەرێمە دەستنیشانکردی پێداچوونێک ئەت هەلکەفتاندا ئەوسێ بەڕێز مە وەکە بەحسکردی کە FDF دیاردن کۆمەڵاتی چەندین ڕخنە و سەرنج جەنابێتە ئاماژەدانێ نەهاژی ئەم بچینە سەر دیاردەکە دیکە بابەتێ میێڤانداریە کە میێڤانداریژی ئێکەشوان دیاردن کۆمەڵایەتی ئەرێ ببووچوونە جەنابێتە
پێداچوون تێدا پێتویە بهێتەکردنەوە میێوانداریاندا ئەتوانی وا بڵێ یعنی وەکو باسی پرسا وەکو باسی شایی و داوت میوانداریش ئەمڕۆ مراجعی پێویستە چ مڕاجع باش باشە میوانداری چییە و سەردانی چییە ئەو خۆ دوو دەستەواژەی جیاوازە بەێ کاتە تۆ گە بڕوانی استیضافە و زیارە زیارە بەێ کاتە وەختێک کە دەڵێ لە زمانی کوردی دەڵێ میوان بە عەرەبی پێی دەڵێن ضەیف ضەیف بە ئینگلیزی پێی دەڵێن گەست وەختێ دەڵێ سەردانی کار بە عەربی پێی دەڵێن زائر بە ئینگلیزی پێی دەڵێن ڤیزیتەر بڕۆ تەماشا بکە بڵێ بە ئەجنەبیەکان بڵێ گەست چییە و ڤیزیتەر چییە میوان چییە و سەردانی کار چییە بەێ ئەڵێ گەست ئەو کەسەیە who is invited گەست کەسێکە کە تۆ داوەتت کردووە میوان ئەو کەسەیە کە پێشوەختە مەوعیدی وەرگرتووە و تۆش ڕەزامەندیت لەسەر هاتنی پیشان داوە ڕەزامەندیت لەسەر هاتنی پیشان داوە و مەوعیدی پێشوەختەتان لەگەڵ یەکا داناوە ئەوە پێی دەڵێن میوان ئەوەی کە not invited ئەوەی کە داوت نەکراوە مەوعیدی نییە و لە ماڵی خۆت تۆ دانیشتووی لە پڕێکایکێ لە دەرگادە ئەمە چی پێڵێن ئەمە زائرە ئەمە سەردانی کارە کە هاتووە لە پڕێکە هاتووە کورد فەرقی نەکردو بۆ ئەڵێ میوانی ناوەقت گلەی لەسەر خۆیەتی ئەڵێ کاتێک هاتوو من سوزام المەوجود ئەڵێ ئەوەمان هەیە کەواتە چ بوو بەێ چ جەوهرێک بەرە هەردووکۆندا هەیە کوام لێ فێر ببێ میوان مافی زیاترە ئەوەی کە پێغەمبەر درودی خوای لەسەر پێمان دەڵێ ئیکرامی ضەیف و فەلیوکریم ضەیفەه نەفەلیوکریم زائرەه زائر لە پڕێکە هاتووە نەمەوعیدمان هەیە و نەیچ لە وەزعێکم و ئەو لە وەزعێکی ترە و من لە بارودۆخێکم ئەو لە وەزعێکە و هیچم لە ماڵان نییە ئەو دەقەیە و چۆن چی بکەم وانە بەس ئەو کەسە کە قسەمان لەگەڵ یەکا کردووە پێشوەختە مەوعیدمان داناوە داوەتت کردووە خۆت بانگت کردووە ئەوە حەقی میوانداری هەیە ئەوە حەقی میوانداری هەیە لەبەرەوە مەسئلەی سێرەکەی تۆ حکومەتی هەرێم ئێمە مجتەمع مەدەنی هەر کەسێکی تر یعنی مەوعیددانن ئەڵێن وەفدێک لە ئەوروپاوە دێت سەردانی ئێماکەوە نیە مەوعیدمان داوەتێ قبولمان کردووە دێ ئەو میوانە بەس گەشتیارێک بۆ خۆی دێ بۆ کوردستان ئەو میوان نیەوە زائرە وڵای کەس نهاتوە خۆی بۆ هاتووە کەواتە ئەو مافەی ضەیف هەیەی زائر نیەتی ئەو مافەی کە پێغەمبەر باسی کرۆ درودی خوای لەسەر بۆ ضەیفە بۆ زائر نییە کەواتە زۆر جار دەگوترێ ضەیف لە دەرەوەی شارەکەی خۆت دێ یەکێ لە جیاوازەکان زائر لە شاری خۆتە نا جاری وا هەیە زائر لە شارەکەی خۆتە دەبێ بە ضەیف یعنی سەردانیکاری ناو شارەکەی خۆمان خزم و کەسوکارەکەی خۆمان کەی میوانە خزم و کەسوکارەکەی خۆمان و ناو شارەکەی خۆشمان کەی میوانە و کەی سەردانی کارە کەی ضەیفە و کەی زائرە ئەگەر لە پڕێکە هاتوو هیچ نەبوو زائرە لەو کات هیچ مافی نییە گلەیمان لێ بکە چونکە هی حەقی میوانداری نەکەوتۆتە سەر حەقی زیارەتی کەوتۆتە سەر ئەگەر وتی وا دێم و ئەوە و کچ کاتێ بۆت باشە و ئەڵێ وڵای ئستەخراپە ئەو کاتی تر باشتر ئەویتر ئەوە و ڕێک هەموو جوانە ئەم کاتە جوان جوان لە خزمەتی دا ئەو کات مافی میواندارەتی دەبێت مافی میواندارەتی دەبێت بۆیە کە خوددا لە قورئاندا دەفەرمێ وئین قیل لەکم ارجعوا فارجعوا یعنی ئەگەر پێیان گوتن بگەڕێنەوە بگەڕێنە ئەو باسی میوانان زائرە میوان ئەمڕۆ داوەت و شایت هەیە تۆ وتوتە فلانە کەس ئەبێ لە خزمەتی تاین و بێیت و بەبێت تۆ نابێ ئەگەر هات نابێ پێی بڵێ ئرجعوا خۆت داوەتت کردووە ئەوە نابێ عیبە و شەرعەن و عورفەن نابێ بەس کەسێک لە خۆیەوە هاتووە نەمەوعیدە و نەهیچە و لە چ بارودۆخێکی ئەو لە چ بارودۆخێک تۆ لە دائیرەی دەوامت هەیە پێیان گوتۆ نابێت دائیرە خۆ چۆڵکەی دەوام چۆڵکی وانە هەیە لە تەلەفۆن بۆ کاڵێ وا من لە فلانە شوێنم ئەتوانی ببینم ئێکاکە آخر ئەوە دەوامەوە کاتی ئەوەیە نەمەوعیدێک و نەشتێک و بەس بەلێگەر سەحکەینە کللتوری کوردەوەری مامۆستا پێشی چەند ساڵان دەربارەی سەردانی و میێوانداریە شێوازێکی جوانتر و vekirîtir هاتە ئەنجامدان بەڵام vêgavê berif kêmbûne û lawazbûne çîtin belê vê gavkê zorbey here zorî vê çendê qelem din bi bêrehmiyê و kêmtirsî lê rehem digel êkudoya hey lewra ev halete durust bûye قەدیم وەکو بڵێ بۆچی ینی سیفەتی میوانداری وەرەگرت چونکە زیاتر لە قەدیما وەکو بڵێ چاوەڕوانیمان لە یەک هەبوو کە دەمانگوت ئەمە جەژنە هەموو ماڵە باوک دەزانێ هەموو کوڕکچەکان دێنەوە ئەوێ بۆ نمونە یعنی هەموو مەوعیدەکە وەک بڵێ لە مێشکمانە کۆنتترۆل کرابوو ڕێک کرابوو کاتەکان دیاری کرابوو چ وەختێک ئەچینە لای یەکتر بۆ هەمومان سیفەتی میوانمان وەرەگرن ئێستاکەوان نییە ئێستا کە سێرەکەی خەڵک هەیە دەنگ دێتەوە سەعات 4 نانی نیوە ڕۆخوا تۆش سەعات 12 نانی نیوە ڕۆت خواردووە
ئەو کە سعات 4 نانی خواردووە سعات 8 و 7 دێ بۆ لای تۆ بە سەردان تۆ ئەو کاتە نانی ئێوارە دەخۆی ئەوڵێ وڵە کاکە نانی من کاکە سعات 4 نانم خوارە وەختی نان نییە آخر بەس وەختی نانی ئەوە ئێستا هەموو بینەکان تێک چووە مەوازین و میزانەکان تێک چووە لەبەرەوە ئەوروپیەکان ڕێکیان خستووە بەڵام پێشی ئەوروپیەکان ینی هەندێک جار ینی دینی ئێمە هەموو شتانی ڕێخستووە يعني خدا دفرمي 3 عورات لكم من بعد صلاة الفجر وحين تضعون ثيابكم من الظهيرة ومن بعد صلاة العشاء أما السكاتي بو دياري كدنا لم سكاتا مچنا مالان أما كاتي چونا مالان نية بلا اگر تماشا أوروبا بكي موستا أوروبا بيد دروشم كاريا براكتيزا بكت ناف جيانا خدا وتشتين جوان أم دهان دروش ماو براكتيزا كرنا ما قالك لوازة أو برنو رجالات ناسيكا لأوروبا وهاتا أم وڵاتانی ئیسلامی گەڕا وتی وڵاتانی ئیسلامی هەمووی دروشمی جوانی تایە بەس بە عملی هیچ نبینی وتی لا ئەوروپا لای ئێمە دروشم نییە بەس بە عملی هەمووشتمان ڕێخستۆ و جوانمان کردووە جامە بەستمەوە بوو لە ڕاستیدا ئەوەیە کە ئەم شتانە فێری بین بزانین میوانداری چۆنە مەوعید وەرگین زەمانەکە خەڵک بێتاقەتە خەڵک ماندووە خەڵک دەوامی هەیە خەڵک گرفتی هەیە مشکیلێ هەیە ئەبێ میوانیش جوان پێشوازی بکەین من بەڕاستی بۆ ئەوەی جوان پێشوازی تۆ بکەم وڵی چاکە مەوعید وەرگری وایە جاری وا هەیە ساڵێ فڵانە کەس بۆ تەلەفۆنێکی بۆ ناکەی ئەڵێ وڵای تەلەفۆنی بۆ کەم ئەڵێ ئیشم هەیە کارم هەیە ئەڵێ دەی باشە بە قسەی بکڵێ ناوەڵە بە قسەی ناکەم ئەوە هەموو جاڵێ ئیشم هەیە ئەچم کەیفی خۆیەتی بەبێ مەوعید دەڕۆم آخر تۆ بدارە شەڕی لەگەڵەکەی بەبێ مەوعید چۆنە بێ بڕۆی جا لەبەر ئەوەیە جاریوە تۆ سێریکە تۆ دوو خوشکت هەیە هەرێک لە ماڵی خۆیەتی بەبێ مەوعید هەردووکی دێ کە هەردووکی دێ منداڵێکیان زۆر ڕووخۆشە تۆ لەگەڵ منداڵی ئەو زیاد قسە دەکەی گاڵتە دەکەی خوشکی دیت عاجز دەبێ بۆ چونکە دەڵێ احتیمامی بە مناڵی ئەودا پارەیان وەک یەک دەدێتی بەس ئەویان فەقیرە ئەویان دەوڵەمەندترە خۆ نابێ وەک یەکیان بدێتێ چونکە هەردووک بە یەکەوە هاتوونە مافی یەکتر دەخۆن بۆیە کوردەواری دەڵێ میوان ڕقی لە میوانە خاوەن ماڵ لە هەردووکیان بۆچی ئەوە لە چیەوە هاتووە لەوە هاتووە تۆ ناتوانانی جوان میوانداریکەی با ئەگەر مەوعید هەبێ ئەڵێ ئێستا میوانێکم لایە واللهی ناتوانم زۆر پێشوازی باشت بکەم تۆ فلانە ڕۆژوەرە ئینشاءالله فلانە ڕۆژ لە خزمەت تا ئەبم جوان لە خزمەت جنابێتە ئاماژەداوی چەندی بامۆستای بەڕێز کە میوانی وەک ضەیف پتر ماف هەنە ئەلزائیری ئەرێ ئەگەر میوانێک بوو کەسێکی هات مافەوێت چەندێ هەیە دەستنیشانە جووری خاڕنیژی بکەتن جووری دانیشتنی بکەتن ئەمە گرفتەکە یعنی ئێمە شتێتر فێر بووین کە ئەڵێن تەک حتا ئەگە ضەیفیش بێ حتا ئەگە میوانیش بێ کە ئەڵێن ئیکرامی ضەیف وازان بەس بە خواردنە 20 نوع خواردنیشی بۆ کە دوای فەقیرە خەڵکی ئێستا یا زەختی هەیە یا شەکرێ هەیە یا گرفتێکی هەیە نایخوا دوای خەسارە بێ و فڕێ درێ با ئەمە فێر بین خەڵک ساعات 5 یەکە بینێ خەڵک ئێواران یەکتر دەبینێ قاوەیەک بە یەکەوە دەخۆنەوە چایەک بە یەکەوە دەخۆنەوە ئەم حکایەتی خواردن و خواردن و خواردنە بۆ تەکریم لای ئێمە تەکریم بەس بە خواردنە خۆ زمانی مەجاعەت نییە ئەکرێ ئێمە فێربین قاوەیە بخۆینەوە ئەکرێت چایەک لەگەڵ یەکە بخۆینەوە جا لەبەرەوە مەلای گەورە لە تەفسیرەکەیدا دەڵێ بێبانکردن لە بەرگی 6 تەفسیرەکەیە ئەڵێ بێبانکردن بێ داوەتکردن نەچوومەتە هیچ ماڵێک نەبادە ماڵەکە ئامادەیان نەبێت کە خۆیان داوەتیان کردوم بانجیان کردوم مەوعیدماندانەوە بۆ شێوازە چوومە چونکە ئەوە لە شەرع ئەزانێ و لە دین شارەزای کەواتە میوان مەوعیدی پێشوەختەی هەیە جوان لە پێشوازی ئەبین بە ڕێک و پێکی ئەو شێوازە دەستدانی کار و زائر ئەو مافەی نییە دەستێتت خوش مامۆستای بەڕێز دەبچینەت ناف شارین کوردستاندا جارێک دن بەشێ دوێت بۆ کەس بۆپاندا پرسیار هاتی ئاراستەکردن بوونین کۆمەڵاتی چ تشتێکی باش بێتە ئەنجامدان داکو بەرف چاکسازیکردنی بچی سحكي برينو كا ضوات وقتت هذا كرن خدان ضوات باب زاوي آن مام زاوي دايت مكتبه شولت خو هميا كد ويگا ويدي چلي جيران زاوي تاثير الزاوي كري دي بشتي والله از بوتا فلان مصورينم آن دي بوتا فلان سترام بجينم گلا جارا سترام بيش شتوالي هاتين دي دوسيست فرقايت هاد نگرتن مال زاوي هاجينا شوي چلي هاتين بها بارگراني اب خو اگا باش لای آینیش و خلاته اشلای بشکفتن و روشنبیلیش و جنوی خلات بيجم بدوی ریفورم گانینه جاره گایتر ام حزر کنید و هر دو تشتاد که اینجا چه بونه چه بیتن نه عادت تقالید رزیل بگیریم بس اوتشون عادت تقالید ماده کرید بیتن همچنین بچه که راز وکینه و نابجین من پیکین ئێمە کللتوری گەلان و وڵاتانی تر هاتە ناومان جاران ئێمە کۆمەلگایەکی کوردەواری خۆمان بووی زۆر تێکڵاوی ئەم لاولامان نەبوو
نەمان ئەکرد نەبوو بەڵام ئەو عرف و عاتە جوانانەی کە لە ناو عشایر و لادێ و شاری کووردا هەبوو بێوێنە بوو ئێستا هاتن هەمویان لێ تێکداین هەر سەریشیان لێ تێکداوین ئەقلیشیان تێکداین پەیوەندی تۆکێ کەسی قواتر لێ بێنە نە پەیوەندیان کومەڵاتی چکو پەیوەندیان کومەڵاتی و جوواکی لەسەر بنەمایەکی هاتیە دانان احتیمالە گەلێک شوانات پاشڤڕونە گەلێک تشتێت یعنی باش مایت خراب کردین گلک تشتت خراب مایت باش کردین بد امرش هف دو جدا بکنین و تا که سر بخوب بیتن چکو پیوندید نو برا کائنات عقل دا درست بیتن نه فرضیات جواکی درست بیتن هنگی دشین باش کن سردانا دم از جدل سردانایی که بگم بس بودید نوی و مچمرم پنبن نه سردانایی بگم دا او بیت سردانا میکردن آن سردانایی بگم چکو ویژی جاره اگه سردانا میکرد بله بینرین برس سپاس بو بجدار بویان و وان بجدار بونه آموزدا هنده چارەسەریya و گرنگیا چارەسەریە بوان بونین کمالاتی. آموزه برس وکه جناب تجی گهداری کرد که وان برزانه آموزداوی چنده که گرنگ پیدا چون بهت کردن ادبونین کمالاتی دا کو ام بکارین باشتر لیبکین پتر مفهومت ناف ده بیتن. نه ام هر وی پرسیار آراسته جناب تبکین. هنگیف آفتن جناب تگوتین زوربه چونت قالب گلو گازنده و دیار کرنا وان حالت وان دیار دا ناب چینه سر روی پراکتیکی اری چپ کن باشه کو پیدا چونید وان دیار دادا بکن. بله. با پله باسی دو دیاردی ترب کم. یکی کن مسئله سردانی نخوشه. بله. نخوش. جواب شو اوکی که لواجبی مسلمان برانبر به انسان که چیه عیاده مریض به معنی سردانی کردی نخوش. امیش لم سردما گورانکاریه کی پیوسته یعنی آگاداریه کی پیوسته. جاری نخوش کسی که بارودوخه کی آساییه. ام نخوش جاری واهیا دکتر و پزشکو نخوشش دزانه که شو خویلی نکوتو. زۆر جان نەخۆشی ئازارەکەی لە شەوا زیاترە من نازانم بۆچی دکتۆرەکان دەزانم بەڵام لە شەوا خەوی لێ ناکەێت لە شەوا ئازاری زۆرترە لە نەتیجە لە شەو خەوی لێ نەکەوتووە بە ڕۆژ تۆزە چاوی چۆتە خەو وانە ئەڵە چین سەردانیەکەی ئەمە نەبوو بەو عیادەی مەریزە ئەبێ بزانین هەموو شتەکان لە پێناوی ئینسانەکەیە ئەبێ بزانین و بپرسین ئەم نەخۆشە دڵی بەچی خۆشە بێ یا دڵی بەچنەوە عکەسێک دەکرێتەوە وانە کە سوکاری تەلەفۆنی بۆ بکەن بڵێن فلانە کەس فلانمان حەزەکە بتبینێ دڵی بە قسەی تۆ خۆشە حەزەکە تۆ قسەی بۆ بکەیت بەو شێوازەیە یا تەلەفۆنەکەی لای کە سوکارەکەی بێ کە تەلەفۆنیان کرد حتا بڵێن دێن بڵێ وەڵڵای ئەڵێ بەخوا ئەم شەو نەخەوتەوە فەقیرە ئێستا چاوی چۆتە خەو ینی ئێستا کە بێن غەدری لێکن ئێستا هەڵێسێنن شتێکی تری خراپ پێیا بووە ئینسان کە نەخۆشکە و چیە بێ سەر و قژی تێکە چێ لەوەی ڕیشی نەبێ و ڕیشی بێ جلوبەرگی تەواو نییە ڕەنگە بیجامەیەک تراکسۆتێک ڕەنگە دژداشەیەکی لە بەرابێ لەسەر قڕێوێڵێ پاڵ کەوتووە ئەچنە ئەوێ ڕسمێگرن ئەجا بڵاوێکەنەوە لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان ئەو سەردانی فلانمان کرد خێرتانەگا دوعای بۆ بکەن نەخۆشە ئەوە خصوصیەت و تایبەتمەندێتی ئینسانە نابێت ڕسمی بگری چێ گوتی ڕێگەی بە تۆدا ئەوە گەل لە ئەوروپا بێ ئەتوانێت غەرامەی بکە ئەو نەخۆشە پێی خۆش نییە بەم شێوازە فەقیر ئەیخیتە ناو خەڵکەوە و هەموو دنیا و سۆشیال میدیا ئەیبینێ ڕەنگە وڵاتەکانی تریش ئەو ڕسمە برن لە شتی ترا داینێن دوای ئاخر ئەو مافی ئەوەت نییە مۆبایل بەری بیکەی بە چالاکی هەنەجار حیزبەکانی جواکەن مەکتەبی کۆمەڵایەتیان هەیە بۆ سەردانی نەخۆشیەکەن بە چالاکی چ ڕسمەکەی ئەگرن ئێبابەت تو هاتوو چالاکی بنووسی یا هاتوو بۆ سەردانی نەخۆش لەبەرەوە مەبەستم مافی هیچ کەسێک نییە ڕسمی هیچ کەسێ بگرێ بەبێ ئیزنی بە تایبەت نەخۆش من دیومە یعنی کەسایەتی وەکو دکتۆر مستەفا زەڵمی بەڕەحمەت بێ لە ماڵی خۆیەتی نەخۆش بوو جلوبەرگێکی ئاسایی لەبەر بوو خەڵک ئەچوو سەردانێ کرد ڕسمیانە گرت ڕسمەکەیان دانا بابێ ئێمە و پیاوەمان بە ویقارەوە بینی و پیاوەمان بە حاڵەتێکی جوان بینیوە تۆ مافی ئەوەت نییە ئێستا کە چووی لە ناو جێگە ڕسمێگری بڵاوێکیتەوە ئەوە جلوبەرگی ماڵێتی تۆ بەقات و ڕیبات و بەهانەوەی چەندێتکەن بژنی داک و خەڵکێک حاڵی بزانیت و کاکە ئەو حەز ناکە خەڵک بڕواەکەی بپرسە من لە ناو کۆمەڵگەوە قساکەم خەڵک نەخۆشەکەوێ بە کەس ناڵێ ئێستا ئەڵێ نامەوێت کەس بێ چونکە چن ئەوە ماندوویەکەن خەڵک نەخۆش کەوتووە ئەڵێ من نامەوێت خەڵک بزانێت دێن بارم قورسەکەن و ئەو دێت و دانیشێت و ئەو جگەرا کێشەوە ئەمانە هەمووی بارودۆخی ئەو نەخۆشە تێکەدا اینجا کاچی بۆ لای نەخۆش ئەبێ ئاینەن ئیزنت وەرگرت بێ لەو مۆبایلی لای کە سوکارەکەیەتی بۆ چونکە تۆ نازانیم کوتم ئێستا خەوتووە ئێستا کاتی ئیسراحەتێتی جاری وایە کاتی هاتنی سەردانی دکتۆرەکەیەتی پاکێکاتەوە عیلاجێکە ئیخۆشنێتەوە لەو حاڵەتە دانیشی بە دیارەوە بێ بەجێ بێڵی ئەوە خصوصیەتی پێڵن زۆر ڕێزێ گیراوە لە ئەوروپا لە دینیشا جێگەی هەیە کە بێت تایبەت لە دینی ئامۆژەداوی چەندی مامۆستا کە تۆ زۆر گرنگی بدە سەردانە نەخۆشی یانکو جیرانی خوان هەر کەسێکی
بەڵێ بچی دینی ڕێوشینت وێ نەگوتینە ئەم ئادابی بۆ عقلی ئێمە بەجێشتووە آخر خدا زانی خدا علمی هەیە کە فەرمووی قەد تەبەیەنە الرشد من الغی یەکی بکەین خەڵک فێر نابێ دەبێ ئینسان ئەمانە هەمووی بزانێ کاتێک کاچی بۆ ئەو ئەی چەنە دانیشە لای نەخۆش ئەبێ کەم دانیشێ هیوا هەیە بە ساڵ خۆیان یەکتری نبینن ئەو چۆ بۆ لای نەخۆشەکە دانیشتووە ئەو کاتەش یەکێکی تر نایە بۆ لای نەخۆشەکە ئەو دووە یەک نبینن ئەلەوێ ئای فلانە کەس چۆنی ئیتر نەخۆشەکەیان لە بیرە چێتەوە ئەم دوانە خەریکی چاکو چۆنی دایکت چۆنە باوکو چۆنە ئیفلان چی کرد و سیارەکەتان چی کرد و خانوەکەتان لەکوێ و ئێکاکە نەخۆشەقی بەم قسانەوە چییە دەرەوە بڕۆن قسە بکەن تۆ ئێستا بینینەکەت هێنایە ئەوێ قسە و باسەکەی خۆتان هێنایە ئەوێ لە هەمووی خراپتر ئەوەیە کە تابعەیەک بۆمانە جێڕێتەوە دەڵێ چۆن دەڵێت حماقة العائد أشد على المريض من مرضه بكردي عليه بعقلي دول الروي بينران عليه بعقلي ونزاني أو كسي سرداني نخوشك زور زرري زياتر لنخوشيك بو نخوشك وكوشي وكويك أشداني شيء عليه فلان كسو رنقد بواي لهاتو كرو تحر نماوي كرو والله خو قشت بيو نماوي كرو تحر رنقد زرد بوا كرو خو تو نبيو وشي بواي لهات يا والله فلان كسي أو نخوشي هب والله راس نبو مرد تو معناك ما قصي لا نخوشة أمامك أي قصية ونيا لا هم يخرب ترويا أريكاك وشيته بتشي واديها يعني ألين لا نخوش ما برست شيروكي نخوشكت من بوب جيرو كليه برسي شيروكي نخوشكت من بوب جيرو تشيله والله كاك أو هابو كوتم وابو أو هابو مدة دقيقة خيان ونيا تو شويته جود لم قصية بو إن جا يكي تردي تو هر لوي هشتا بيلن كاك وبتشي واليهات أي جرته تو بو دوم جاره بو أي ترسيم جاره ألين يقيتشكا نابێ بە نەخۆش بڵێ بۆ وات لێ هات و چیرۆکی نەخۆشیەکە چییە بۆ خۆتۆ دکتۆرنی کەوای پێڵێ ئەمڕۆ دەکەس سەردانی کردووە بۆ دەکەسی گێڕاوەتەوە بۆ ئەو ئەکاتە دەجار بۆ تۆ ڕاست ئەکاتە یەکجار من هەمووی مەسەلی گرنگن یعنی شتێکی تریشێ بە کورتی بڵێم ئێستا مەوسمی حەج و حاجی دێتەوە هاتنەوەی حاجیش استقبالی حاجی ئەویش بۆنەیەکی کۆمەڵایەتیە خەڵک ئێستا کە حاجی لە حەجێتەوە لە ڕێگەی مەتارەوە ئەو خەڵکە پەلاماری مەتارەدا نمونەیەکی زۆر ناشتینمان پێ نیشانەدا کە خەڵکی ئەجنەبیش لە مەتارە هێرشە بن بۆ مەتار بەڵێ ئەگەر دیوەکیری سەحلی بکەی خەڵکێک ڕەنگە بووی چەندی بزۆنی بژنەوە دڵسوزیەکە بوتی منش ئەزانم حتمما لە دڵسۆزیە بەس ئێمە هەمیشە بێ بزانین ینی چۆن ئەڵێ نیەتی باش کافی نییە ئەبێ وەسیلەکەشت باش بێ ئەمەی کە لە بەرعیبەیە و لە بەرگلەیە و ئەم هەموو اینجا بەمەوکی بێک دیێتەوە لەو هەموو ڕێگایە خەڵک هەمووی سیارەی بردووە ڕەنگە 50 سیارە پێشی کەوێ تووشی حادیسەی ئیستیدام و تووشی ئەوە بەزم و ڕزمە هەمووی چی ئەمە ئایا ئەم حاجی ئەمەی پێخۆشە ئەم بارگرانی و ئەم وەزع اینجا لە بەردەمی ماڵی شایە کۆمەڵی تر وەستاوە هەمووشی لە گلەی و لە گازاندە یەک دەترسن من نەچم عیب بۆ بەرف چرکن دومایەکی مامۆستای بەڕێز ئەگەر جەنابێت ئاماژە بدەتە هەندە ڕێوشینێت سەریع ئەم چ بکەین باشە بەڵێ لە هەر بۆنێک لە بۆنەکان بەکو باسم کرد بەسم باسی پرسە زۆر گرنگە ئێمە نەکەوینە ژێر ئەو عورف و عادەتی کە لە نێو کۆمەڵگەدا هەیە دەست پێشخەر بین ڕاستیکەینەوە کاتی دیاریکراوی چۆنیەتی ئاسانکاری بۆ خاوەنی پرسەکە نەک بارگرانی بۆ خاوەنی پرسە شایی و داوەت و ئەمانە ئاسانکەین پرۆسی هاوسەرگیری ئاسانکەین لە هەمان کاتیشدا مەسئلەی میوانداری فەرق بکەین ئێمە کەی میوانین و کەی سەردانی کارین عیادەی نەخۆش و چوونە لای نەخۆش بە جوانی بەو ئادا ببێت پێشوازی لە حاجی بەو جوانی بۆ ڕێک و پێکەی بێ ئیتر بۆنەی تریش زۆرە کە پێویستی بە پێداچوو زۆر سپاس مامۆستای بەڕێز بوو پێشکەشکردنەوەن هەموو قسێن جوان و پڕهەژی بەڵێ بینەرێن بەڕێز ڤی ئەوای دەهینە دومایاوێ خەڵکیژی زۆر سپاس بووین بەڕێز هێویە مامەشیابیتن مفاکیە پێشکەشی وایەن هێژا بکەین و مەشیابیتن دەرحەقی ڤی بابەتێک گرنگ و هەستیار بهێن و بشین بکەینە پڕکتیزە و کار ژیانە خوددا زۆر سپاس بۆ هەفکارن بەڕێژی ژۆرە کۆنتڕۆلی ببینم خێر و شاد تا خەڵکەکەدی بگەینە فێک خدای مەزن هەمیان پارێزیت